جەماعەت بە هەر یەکێک لە ئێمە بگوترێت ئەوە تا باغێکی بەهەشتێ لەوێ هەیە وەرن با بچین تەماشایکەین. ئایا کەس هەیە نەچی تەماشایەکی باغی بەهەشتێ نەکاو لە ئەو خۆش و ناز و نیعمەتەی بەهرەمەند نەبێ و کەس هەیە بەلایدا نەڕوا و نەیەوێ لێی بەهرەمەند بێت؟ دەیوەرن بەپێی فەرمایشتێکی پێغەمبەری صلی الله عليه وسلم با باغێک لە باغەکانی بەهەشتێتان پێ بڵێم. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لە فەرمایشتێکیدا: إذا مررتم برياض الجنة فارتعوا. ئەگەر بەلای باغێک لە باغەکانی بەهەشتێدا ڕۆیشتن ئێوەش بەشی خۆتانی لێ ببەن و لێی بەهرەمەند بن، بێخەم مەبن. قالوا وما رياض الجنة؟ هاوڵان فەرمویان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم جا باغی بەهەشتێ کامەیە و باغی بەهەشتێ چییە؟ قال پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم حلق الذکر، کۆڕ و مەجلیسی ذکر باغێکە لە باغەکانی بەهەشت. کۆڕ و مەجلیسی ذکر وەکو زانایان لە تەفسیری ئەو فەرمایشەیدا باسییان کردووە چییە؟ ئەو کۆڕ و مەجلیسەیە کتابی خوای گەورەی تێدا بخوێندرێت، ذکر و یادی خوای گەورەی تێدا بکرێت، علمی شەرعی تێدا بگوترێتەوە، ئەوە بریتیە لە حەڵقەی ذکر و کۆڕ و مەجلیسی ذکر. ئەو کۆڕ و مەجلیسی ذکرە بەپێی ئەو فەرمایشتەی پێغەمبەری صلی الله عليه وسلم باغێکە لە باغەکانی بەهەشتێ. جا ئینسان چەند خۆشە لە باغێکی بەهەشتێدا بەشدار بێت. دەی ئینسان کە لە کۆڕ و مەجلیسێکی ئاوادا بێت حەق سوپاسی خوای گەورە بکات، بەڕاستی ئینسان دەبێت دڵی پێی خۆش بێت. خوای گەورە ئەو کۆڕ و مەجلیسێ بگەڕی لە کۆڕ و مەجلیسی ذکر لە قیامەتێ پاداشتی لەسەر وەربگرێت.